جارێکی دیکە هەردوو حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند کەوتنەوە تۆمەتبارکردنی یەکتر سەبارەت بە جێبەجێنەکردنی ڕێکەوتنەکەی نێوانیان. تۆمەتبارکردنی ئەم جارەش هاوشێوەی تۆمەتبارکردنەکانی سەردەمی نووری مالیکیە. وا دیارە کێشەکانی هەولێر و بەغدا گەیشتوونەتە ئاستێک کە گۆڕینی سەرۆکوەزیران لە بەغدا نابێتە هۆی گۆڕینی سیاسەتی دوولایەن بەرامبەر یەکتر. هەر بۆیە پێدەچێت دوایین ڕێکەوتنی هەولێر و بەغداش هەمان چارەنووسی ڕێکەوتنەکانی پێشتری هەبێت، واتە جێبەجێنەکردن و هەڵوەشانەوە. لە ساڵی 2023ەوە هەولێر و بەغدا چەندین جار لەسەر کێشەکانی نێوانیان ڕێکەوتنیان ئەنجام داوە. هەر لە ڕێکەوتنەکان لەسەر ڕەشنووسی دەستور و مادەی 140ەوە بگرە تا دەگاتە ڕێکەوتن لەسەر نەوت و بودجە، بەڵام دوای ماوەیەک زۆربەی ڕێکەوتنەکان جێبەجێ نەکراون. دوایین ڕێکەوتنیش لە کۆتایی ساڵی 2014دا بوو. هەرێم و بەغدا لە چوارچێوەی یاسای بودجەی عێراقدا ڕێکەوتن لەسەر ئەوەی هەرێم ڕۆژانە بڕی 250,000 بەرمیل نەوتی هەرێم و 300,000 بەرمیل نەوتی کەرکووک لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە هەناردە بکات و لە بەرامبەریشدا حکوومەتی ناوەندی پشکی لە 70% بودجەی هەرێم ڕەوانە بکات. دوای تێپەڕبوونی زیاتر لە 6 مانگ بەسەر ڕێکەوتنەکەدا، بەڵام تا ئێستا وەک خۆی جێبەجێ نەکراوە. حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق لە دوایین لە دوانیدا هەرێمی تۆمەتبار کرد بەوەی تا ئێستا پابەندی ڕێکەوتنەکە نەبووە و وتیشی بۆ ئەوەی بەغدا بەشە بودجەی هەرێم بنێرێت دەبێت هەولێر ئەو بڕەنەوتەی لە یاسای بودجەدا دیاری کراوە هەناردەی بکات. لە بەرامبەریشدا هەرێمی کوردستان قسەیەکی تەواو پێچەوانە دەکات. بەرپرسانی هەرێم دەڵێن لە مانگەکانی ڕابردوودا تەنانەت زیاتر لەو بڕەنەوتەیان هەناردە کردووە کە لە یاسای بودجەدا دیاری کراوە. بەوتەی وەزارەتی سامانە سروشتیەکان تەنانەت لە مانگەکانی ڕابردوودا زیاتر لە 550,000 بەرمیل نەوت هەناردە کراوە، بەڵام حکوومەتی ناوەندی زۆر کەمتر لەو بەشە بودجەیەی دیاری کراوە ڕەوانەی هەرێم کردووە. حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە بەهۆی پابەند نەبوونی بەغدا بە ڕێکەوتنەکەوە لە مانگەوە هەناردەکردنی نەوتیان لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆی عێراقیەوە کەم کردوێتەوە. پێدەچێت نەچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمیش تەواو بێهیوا بوو بێت لە پابەندبوونی بەغدا بە ڕێکەوتنەکەوە. هەر بۆیە لە کۆبنەوەیەکیدا لەگەڵ وەفدێکی ئەمریکی داوای لە وڵاتە کرد ڕۆڵ ببینن لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. بەشێک لە چاودێران پێیان وایە هۆکاری ئەوەی ڕێکەوتنەکەی ئەم دواییە و ڕێکەوتنەکانی پێشتر وەک خۆی جێبەجێ نەکراون بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ڕێکەوتنەکان بەبێ بوونی ناوبژیوان و لایەنێکی سێم ئەنجام دراون. ئەوان پێیان وایە ئەگەر بێت و لایەنێکی سێم و بە تایبەتیش وڵاتێکی وەک ئەمریکا وەک چاودێر بەشدار بێت لە ڕێکەوتنەکاندا ئەو ئەگەرە بەهێزتر دەبوو کە هەولێر و بەغدا زیاتر پابەندی ڕێکەوتنەکان بن. حکوومەتی هەرێم چەندین جار جەختی لەوە کردوتەوە لە ئەگەری پابەند نەبوونی بەغدا هەرێم دەستەوسان نابێت و بژاردەی دیکەی لەبەردەمدایە. وەک زۆربەی چاودێران دەڵێن مەبەستی حکوومەتی هەرێم ڕاگەاندنی سربەخۆیی ئابووریە، واتە هەرێم بێگەڕانەوە بۆ بەغدا بە شێوەیەکی سربەخۆ نەوت هەناردە بکات. حکوومەتی هەرێم جەخت لەوە دەکاتەوە ئەگەر سربەخۆ نەوت بفرۆشێت نەک تەنها کێشەی دواکەوتنی موچە کەمتر دەبێتەوە، بەڵکو دەگاتەوە ئاستەی قەیرانی دارایی هەرێم بە تەواوی چارەسەر بێت. بەڵام پێناچێت حکوومەتی هەرێم بێکێشە بێت لە بەسەربەخۆ فرۆشتنی نەوتدا و بەغداش لەم بارەیەوە دەستەوسان نابێت. هەروەک چۆن ساڵی ڕابردوو ئەو کاتی هەرێم هەوڵی فرۆشتنی نەوتیدا، بەغدا هەوڵیدا لە ئاستی نێودەوڵەتیدا کێشە بۆ فرۆشتنی نەوتی هەرێم دروست بکات.